بەداخەوە زۆرێک لە پیاوەکان حەق و ماف و ئەرکی ژنەکان و خێزانەکانی خۆیان جێبەجێ ناکەن، بە کۆیلە و بە کارتۆن و بە هاوڵاتی پلەی دوو سەیری خێزانەکانی خۆیان ئەکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەجەت الوداع لە حەجی ماڵ ئاواییە کە ئەو وتارە بەهێزە و بە پێزە و بە نرخە و بە کەڵکەی خوێندەوە، کۆمەڵێک ئامۆژگاری زۆر بە نرخی ئومەتەکەی خۆی کرد. لە نێو ئامۆژگاری وتارەکەیشە ئافرەتان و خێزانەکانمانی ئێمەی لە یاد نەکرد و لەبیر نەکرد. عەمری کوڕی الأحوص أفرمي رسول الله صلى الله عليه وسلم فرمي ألا إن لكم على نسائكم حقا ولنسائكم عليكم حقا. رواه أحمد وقال شعيب الأرناؤوط حديث صحيح بطرقه وشواهده، ورواه الترمذي وقال هذا حديث حسن صحيح، ورواه ابن ماجه. عزيز ما فرمي پیاوەکان ئاگادار بن بێگومان ئێوە حەق و مافتان هەیە لەسەر خێزانەکانتان لەسەر ئافرەتەکانتان، و بە هەمان شێوە ئافرەتەکان و خێزانەکانی ئێوەیش حەق و ماف و ئەرکی هەیە لەسەر ئێوە، حەق و مافەکانیان جێبەجێکەن. بەداخەوە پیاوی وا هەیە نەک حەق و مافی خێزانەکە و ژنەکەی خۆی جێبەجێ ناکە، ئۆتۆمبیلەکەی و موچەکەی و کارەکەی و باغەکەی و ماڵاتەکەی و پیشەکەی زۆر لا بەنرخترە لە خێزانەکەی خۆی. ئەوەندەی گرنگی بە بژێویەکەی ئەدا، ئەوەندەی گرنگی بە سەرەت و سامانەکەی ئەدا، ئەوەندە گرنگی بە خێزانەکەی نادە کە بە ئەمانەتی ئەڵڵا تەسلیمی ئەو کراوە و بە شەریعەتی ڕەب العالەمین لەو حەڵاڵ کراوە.